کەم لەگەڵمان بێ ئەو گۆرانە بینی کە سوێنراون یعنی ئەمە زۆر کارێکی زۆر ناخۆشە. ئەم گۆڕە 1320 زاینیە کە ئەکا 124 ساڵی ئێستا هەتا ئێستا ئەمە باران بەفر با زریان هیچ نێشکانەوە خێرە ئێستا بشکێ. وڵایی لەسەر ئەم ڕووداوە ئەمەوێ پەیامێک بگەێنم ڕووداوێکی زۆر ناخۆشە. ئەم گۆڕستانە ماوەیەکە ئەمە 3 ڕۆژ پێش ئێستا دەستیان کردووە بە ئەم کێلشکانانە. طبعاً ئەمە پێش ماوەیەک لە مووسڵ ئەم ڕووداوە ڕوویداوە هەر دیارە دەستی ئەو گروپانەیە کە لە مووسڵ ئەم کاریان کردووە. ئێمە زۆر پێمان ناخۆشە دەور 20 ساڵە 22 ساڵە لێرە من شتی وام نەدیوە. زۆر کارێکی ناخۆشە ینی ئەم مردووانە هیچ تاوانێک نییە ئێستا کە ئەمانە ئاوایان لێ ئەم کێلانەوا لێکن. هیوادارم دەنگمان بگەین بە پەیوەندیدار بەشک و هەلێکمان بۆ بک بۆ ئەم کێشەیەمان بۆ حەڵکەن. واللهی زۆرە دەور 45-50 گۆڕە ئاروەڵایی گەلێ زۆرە لەوێ هەینوە هەیە سوتاوە سوستانویانە ئاگرەکەیان کردووە لە بانی خۆیان گەرمەوە کردو اینجا ئیش خۆیان کردو یعنی ئەمانە زۆر بە ئیسراحەت بوونە. پەیاممان بۆیە بۆ ڕێبەرتەها بەس مەفرەزێ لەو جادەیە و لەم جادەیە بۆماندانە چونکە زۆر بێزەن بەدەستم قەبرستانەوە ئەم چێرانە ئەم چێرنێزگەی 15 چێرە شکانیانە یان یەخەی چێ بگری یەخەی کەس ناتوانن بگرین.